هاتنی ئاوارە عەرەبەکان بۆ هەرێمی کوردستان کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دروست کردووە. پسپۆرانیش بە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی جیابوونەوەی هاوسەرانی هەرێمی دەخەنە ڕوو. لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی جیابوونەوە لە دادگاکانی سنووری گەرمیاندا تۆمار کراون. لەو پیاوە کوردانەی ژنی عەرەبیان مارە کردووە. کۆمەلگای عەرەبی ئێمە ئەیبینین کە ئەوان لە دابوونەریتیانە زۆر ئاساییە کە سێژن و چوارژنیش بهێنن و دیارە ئەوەش وای کردووە کەوا پەیوەندی لەگەڵ خێزانەکانی ئێمە دروست بکەن و ببنە هۆی ئەوەی کەوا ژنی دووەم و سێمیش بدەن بە گەنجەکان و پیاوەکانی ئێمە ئەمە شوای کردووە کێشەیەکی زۆر لە ناو خێزانەکان دروست بووە و دیارە ئەو کێشانەی زیاتر ڕوو لە محکەمەی ئەحوالی شەخسی ئەکەن لە گەرمیان. لە دادگاکانی هەرێمی کوردستاندا بە مەرج ڕێگە بە پیاوان دەدرێ ژنی دووەم مارە بکەن. لە ڕابردوشدا پیاوانی هەرێم بۆ هێنان و مارەکردنی ژنی دووەم پەنایەن بۆ دادگاکانی حکوومەتی عێراق بردووە. خراپی بارودۆخی ئابووری ئاوارە عەرەبەکان و دروستکردنی پەیوەندی لاگەڵ خێزانە کوردەکان لە گەرمیان با هۆکارێک دادەنرێ بۆ دروستکردنی کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. ئێستا بەوەی ئاوارەبوونی خەڵکی ئەو ناوچانە بۆ گەرمیان ئەمە کاراسانی بۆ کردوون بۆی پیاوان زیاد لە ژنێک لە ناوچەکەی خۆیان نابێنن و پێشم وا بێ هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەو ژنانەی کە ڕازیە بن بەوەی شوو بە پیاوێک بکەن کە ژنی دووەمیان زیاتر لە ژنێکی دیکەی هەیە و ئەمەواکە لاانە لە خێزانێکی دیکە بشێوێنن بۆیە من هۆکارەکە بۆ پیاو ناگەڕێنمەوە ئەو ژنان ڕازیە بن بەمە و هۆکارێکە بن بۆ شێواندنی لانەی خێزانێکی تر. هەرچەندە هیچ ئامارێکی فەرمی نییە بۆ حاڵەتەکانی جیابوونەوە لە سنووری گەرمیاندا، بەڵام بە پشتبەستن بە قسەی چالاکانی بوارەکە حاڵەتەکانی جیابوونەوە ساڵ لە دوای ساڵ ڕوو لە زیادبوونە. چەندین هۆکاریش دیاری ئەکرێن بۆ زیادبوونی ئەم دیاریدەیە لە نێو کۆمەڵدا. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە نەبوونی متمانەی تەواو لە نێوان ژنومێردا و جیاوازی تەمەن لەگەڵ زوو بەشودانی کچ، هەروەها بارودۆخی ئابووری، هەروەها نەبوونی شوێنی یەکەی نیشتەجێبوون کە ئەمە شوای کردووە یەکێک بێت لە هۆکارەکانی جیابوونەوە و تەلاق لە نێوان ژنومێردا. بەپێی ئامارەکان لە دوای دروستبوونی شەڕەکانی داعشەوە زیاتر لە 100,000 ئاواری عەرەب ڕوویان لە ناوچەکانی سنووری داری گەرمیان کردووە. ئەمەرجگەل لەو بارە ئابووریەی لە ناوچەکەدا خوڵقاوە هاوکات بە هۆی جیاوازی نەریتیشیانەوە کاریگەریان لەسەر خێزانەکانی ناوچەکەش دروست کردووە. مەریوان حەسەن، NRT گەرمیان.